لە جوتیارێکەوە بۆ خەونی پشکەکانی مارسیدز و ڤالڤۆ. ئەمە چیرۆکی ژیانی ملیاردێری چینی لی شوفووی تەمەن 58 ساڵە کە ئێستا یەکێکە لە سەرمایەدارەکانی جیهان. لی شوفوو سەرەتای ژیانی وەک جوتیارێک کاری کردووە، دواتر بووەتە ڕێبەری گەشتیاری تا ئەو کاتەی توانیوێتی بڕەپارەیە کۆ بکاتەوە، دوکانێکی تایبەت بە کامێرا بکاتەوە، بەوەش قازانجێکی باش بەدەست دەێنێت، پاشان هەوڵ دەدات پەرە بە کارەکەی بدات. بە یارمەتی خێزانەکەی توانی کارگەیەکی بچوو و بەڕێمەنانی کەلوپەلی ناو بەفرگێر دا بمەزرێنێت. جێگەی سەرنجە کە شوفوو یەکێک بۆ لەو کەسایەتیانەی کە زۆر ئارەزووی ئۆتۆمبیلی کردووە، ئەوە ژوای کردووە کە لە ساڵانی هەشتاکاندا بڕیار بدات کە بچێتە ناو بواری پیشەسازی ئۆتۆمبیل. ئەوە ژوای لێ دەکات کە حکوومەتی چین دژی بوەستێتەوە، بەڵام ئەو گوێی پێنەدا. دوای چەند ساڵێک شوفوو توانی لەگەڵ کۆمپانیایەکی بارهەڵگری حکومی گرێبەستێک ئەنجام بدات. لە دوایەوەی کۆمپانیاکە بەرەو مایە پوچبوون دەچوو، بەڵام شوفوو توانی ڕزگاری بکات لە بەرامبەرەوەی ڕێژەی لە ١٧ پشکەکان بۆ خۆی بێت. ئەمەش حکومەتی ناچار کرد کە مۆڵەتی بداتێ. ئەویش دەستی کرد بە بەرەمێنانی ئۆتۆمبیلی جیلی کە بەواتای بەخت دێت بە زمانی چینی. بازەوە دەکرێت کە شوفوو یەکێک بۆ لەو کەسانەی کە عاشقی ئۆتۆمبیلی بنز بووە، بە شێوەیەک کە ئۆتۆمبیلێکی بنزی کڕی و هەڵی وەشاند و بە زوێنەرێکی تری بۆ زیاد کرد. ئەوەش بوو بە یەکەمین ئۆتۆمبیل کە کۆمپانیای جیلی توانی دروستی بکات. وێڕای ئەوەی ئارەزووی دەکرد کە ئۆتۆمبیلەکانی گرانبەها بێت، بەڵام هەژاری ژیانی خەڵکی چین وای لێ کرد کە زیاتر جەخت لەسەر دروستکردنی ئۆتۆمبیلی ئەرزان و ئاسایی بکاتەوە. دواتر لە ساڵی 2008 جیلی هەوڵیدا کە هەندێک گفتوگوی سەرەتایی لەگەڵ فۆرد ئەنجام بدات بۆ کڕینەوەی ئۆتۆمبیلی ڤۆڵڤۆی سویدی. دوای 2 ساڵ توانی کە گرێبەستیان لەگەڵدا بکات بە بڕی 1.8 ملیۆن دۆلار. بەو شێوەیەش بوو بە سەرۆکی دەستەی بەرەمێنانی ڤۆڵڤۆی سویدی. هەر بەوەشەوە نەوەستا توانی ڕێژەی لە ١49 کۆمپانیای تاکسی لەندەنی بکرێتەوە، هەروەها کۆمپانیایەکی گەورەی ئۆتۆمبیل لە مالیزیا. ئەمەش هەموو لەو لیست و پلانانەدا بوون کە دەیویست دەست بەسەر بازاری ئۆتۆمبیلی ئاسیادا بگرێت. هەروەها توانی لە ساڵی 2017 کۆمپانیایەک بکرێت، ئەوەش بۆ ئەوە بوو کە هەوڵی دروستکردنی ئۆتۆمبیلی فڕی و بدات. جگە لەوانەش توانی کەبڕێکی کەم لە پشکی کۆمپانیای مێرسیدس بکرێتەوە بۆ سوود وەرگتن لە تەکنۆلۆژیا و ئۆتۆمبیلی کارەبایی بۆ ئەوەی ڕێژەی پیسبوونی کەش و هەوا کەم بکاتەوە. ئێستا جیلی لە زۆربەی وڵاتانی جیهانبوونی هەیە و یەکێکە لە ئۆتۆمبیلە دیارەکان. واروها لی شوفووش توانی تەنها و تەنها بە بەردەوامی بەو ئامانجانە بگات کە هەیەی و لە ئێستادا یەکێکە لەو کەسانەی کە لە ڕیزبەندی کەسایەتیە سەرکەوتووەکانی جیهاندایە.